سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان کاک باقی تاالبانی ینی دەیڕوخێنین ڕاستی دەکەینەوە ئەم بارودۆخە نایڵین ئەم بارودۆخە بە شێوێستە بەردەوام بێت ئەمە ئەبعادەکانی ئەو لەوانێت ئێستا کرد خێرا حکوومەت پێکات وایە و بە ئاسانی ڕێککەوتن کرابە بۆ یەژێتی زەحمەت دەبوو ئەگەر بێت و بەشێک لەو خواستانێت نهێنایەتی دی کە لە بانگەشە باس کرا دووەم مەسلەی ئەوەی کە پارتی بۆ خۆی هەژمونی تەواوی بەسەر حکومڕانی هەیە دەتوانین بڵێن ئەوەی لە حکومڕانی ئێستا کە بە یەکێتیش و بە بزوتنەوەی ناکۆکیەکانی دوو پێکەنەری سەرچین ینی شتێکی ئەو توان لە بەردەست نییە پارتی هەژمونی خۆی هەم بەسەر حکوومەتدا هەیە هەم بەسەر قەزا و هەمیش پەرلەمانیش داخرا بۆیە باچی بەو نیە تەخیر بێ ینی زۆر مهم نییە و زۆر تەسیری لێ ناکات ئەمە سێمنیشان تدەخلی اقلیمی بێگومان پارتی وژێتی دابەشبوونە نێوان تورکیا و ئێران ئەوانیش ئەجێندای خۆیان هەیە و ڕۆڵیان هەیە لە یەکلاییکردنەوەی پێکهاتنی حکوومەتی هەرێمی کوردستان ینی حتا لە مفاوەزاتی ئێستای حکوومەت کە بەڕێوە دەچیت ینی معلومات هەیە کە لە مەسەلەی دابەشکردنی وەزارەتەکانیش بۆ نمونە تورکیا ڕێی هەبووە ئایا وەزارەتی ناوخۆ بدرێ بە یەکێتی یاننا ئەگەر درا بە یەکێتی بدرێ بچێ ئەمە شاکە ینی ورد بۆ تۆ تەدەخولەکە ئێستا هەردوو لا دەیانەوێتن ینی پێکهاتنی حکوومەت ئیستفادە لێ بکەم بۆ هەڵبژاردننی داهاتوو هەڵبژاردننی پەرلەمانی عێراق ئەگەر بێت و یەکێتی ئێستا حکوومەت لەگەڵ پارتی پێک بێت ڕەنگە ئیشکالی دوای انتخاباتی عێراقی بۆ دەست بەتایبەتی لە سەری سەر و کۆمار ینی ئێستا کە یەکێتی داوای سەرۆکی هەرێم و سەرۆکی ینی سەرۆکی هەرێم بەشێک لە وەزارەتان دەکەت کە پێشتر بەدەست پارتیەوە بووە زەحمەتە ئێستا پارتی ڕازی بێت و ئێستا حکوومەت بێتە ژێر بای داواکارەکانی پارتی ینی ڕووگیری بانگشتەکانی خۆی دەبێت لە هەڵبژاردن کران وێ من پێم وایە یەکێتی دەوێت پێکانی حکوومەت بکەوێتە دوای انتخابات بۆ ئەوەی ینی دابەشکردنی پۆستەکان هەمویان چ عێراق و چ کوردستان بخرێتە سەلەیەک ینی سەرۆکی هەرێم و سەرۆکی حکوومەت و سەرۆکی کۆمار و وەزیرەکانی حکوومەتی عێراقی بەجێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراقیەوە بخرێتە سەلەیەک و وەکو یەک بۆ قسە و پاکێت معاملەی لەگەڵ پێ بکرێت لەگەڵ پارتی ینی اتفاقی پێ بکرێت نقطەیەکی دیکە هەیە کە پارتی وژێتی بۆ ئەم کابینەی خلافیان لەسەرا ئەوی شەوەیە لە شێوازی ئیشکردن بەیەکەوە ئیشکردن کێشیان هەیە لە ساڵانی ڕابردوو پێدە سێدیچێتی لەوە گەیشتێت یان تازە گەیشتێتەوە قەنەعاتی کە بەردەوام بوون بەم شێوەیە لە حکوومەت بە بێدەسەڵاتی زەرێری لێ دەکات ناو خەڵک زەرێری لێ دەکات لە نفوزی خۆی لە کوردستان زۆری زەرێر لێ دەکات بە نەتیجە ئەویش ڕەنگە حەز بکە لە هەڵبژاردننی ڕابردوو یا لە هەڵبژاردنەکان دەنگ بێنێت و مەسلحەتی حزبی خۆی دابین بکات بۆ یەکێک لە خلافە سەرجەکانیان ئەوەیە کە یەکێک لە خلافە سەرچەکانیان ئەوەیە دانەوێ میکانیزم بێکە و کارکردن دابڕێژنەوە میکانیزمی کارکردن ئەوەیە کە دەسەڵاتەکانی وەزیر و جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیران و جێگیری سەرۆکی هەرێم و ئەوەی تێبگەن دەسەڵاتیشان لە حکوومەت هەیە کۆپێتی بە اعترافی بزنەوەی گۆڕان ئەوانەی کە اعتراف دەکەن ئەوانەی اعتراف ناکەن کە دەسەڵاتیشی ئەو توان لە حکوومەت نیە و حکوومەتێکە لە پشتی وەزیر وەزارەت و ئەنجومەن وەزیران زار پێ دەگوترێت حکوومەتی سێبەر حکوومەت سێبەر نەگو معنای کە لە ئەوروپا بەکاردێ بۆ دەستەواژی بۆ معنای حکوومەتێک لە تاریکی هەیە بڕیار دەدە لە سەرفی پارە لە نەقل لە دامەزراندن لە گرێباز یعنی وردەکاری حکومڕانی ئەویش لە ناو ئەنجومەنی وەزیرانە دەستەیەک دامەزراون ینی مەنزومەیەکەیە بۆ هەر سێکتەر و هەر بابەتێکە لە حکوومەت لایەن پارتیۆ دانراوە بێگومان ئەوان زیاتر دەسەڵاتدار حتا هەندێک جار دەسەڵاتدارانی پارتی ینی وەزیر و کاربەستەکانی ئەوان شەکوایان هەیە لەم حکوومەتی سێبەرە ئەمە ژێکێکە لە گروپانێک کە پارتی وژێتی دانوێ لەگەڵی ڕێککەون لەگەڵ یەکتری ڕێککەون لەسەری و ڕەنگە مناقشەی ئەوەش بکەن کە چۆن بەیەکەوە بڕیار بدەن لەمە دووارە ناحکوومەت فکرکردنەوەیکی باشە بە حکومڕانی بەڵام من پێم وایە بم میکانیزمی ئێستای حکومڕانی
بەم منزوبەی کە لە تاریکی داهێنا ئەنجومەنی وەزیران بەم بێدەسەڵاتی کاربەدەستانی حکوومەت هەر کەسم هەر حزبێک بستنا حکوومەت بێ ئەرزش دەبیت یعنی هیچ قیمەتی نابێت و دیوەکی دیکەی حکومڕانی ئێستا کە بەداخەوە ئەوەیە پەرلەمان داخراوە و هیچ دامەزراوەیەکی ڕقابی بەسەر حکوومەتەوە نەماوە یعنی دەمەشاکە پەرلەمان داخراوە کە شەرعەتی تەسویت و دەنگدرانی هەرێمی کوردستانی هەیە بەڵام دامەزراوەکانی دیکەش مەسەلەن شە دەستێنە زاها بکە بخۆی چەند جارێک باس کراوە کە گەندەڵی تدا هەیە یان گەندەڵی تدا کراوە دەستەی نەزاها کە بە خۆی مەفروض بوو کەشفی گەندەڵیکە ڕقابی مالی ماهایە سەرۆکەکەی تەقاعد و ڕۆیشت ئەویش مشکلی هەیە تا ئێستا سەرۆکی نییە و دەسەڵاتەکەی بە ناقانونی یعنی ئەوەی کە وەزەمەشیشیان تەخویت کردووە بە ناقانونی ما سەحافەما هەیە دام و دەستگای ڕۆژنامە نووسیمان هەیە ئەوانیش دابەش بوون لە بینی حزبەکان نێوان پارتیوشیتی یعنی دەوری ڕقابەی خۆیان لە دەستداوە دەوری ڕقیبی خۆیان لە دەستداوە ئەوانە یەکێتی زیاتر ڕقابەی کاربەدەستانی پارتی دەکەن و ئەوانەی پارتیش ڕقابەی کاربەدەستانی یەکێتی دەکەنەوە ناو پارتیش ئێستا تیار دروست بووە تیارێک کەمێک بە معارزە دەردەکەوێت کە ئەوش تیاری کاک نەچیروان بارزانەیە ڕووداو ینی کەمێک وەکو ڕقی بەسەر حکوومەت دا دەردەکەوێت دەبێنێتەوە سەر ڕێکخراوەکان پەچیان کەوتوە ئەوانەی ینی سندیکا و ئەو کۆمەڵانن کە لە بە قانون ڕێکخراون وە ئەوانەشیکەوە لەلایەن دایری فەرمانگە ڕێکخراوەکە ڕێکخراون زۆر بەیانیان ماوەیان بەسەر چووە یانیش بێ ئەرزش کراون بێدەست ینی هیچ ڕۆلیان نییە بەڕاستی بۆیە ئەم حکوومەتی ئێستا هەیە دەتوانێت بڵێ ینی خەسڵەتی حکوومەتی نییە بەڵکو دەسەڵات یعنی دەسەڵات بۆ معنای کۆمەڵێکن حکومڕانن بەڵام لە درەوەی قانون هیچ کام لەو مؤسسانەی ئێستا هەیە لە حکومڕانی هەرێمی کوردستان زۆر ینی شەریعەتیان نەماوە بۆ حکوومەتی ئێستا نازینا هیچ وەسفێکی نیە لە قانون لەو چێرێ ئێستا هیچ وەسفێکی نیە لە قانون هیچ قانونی هەرێمی کوردستان و دەستوری عێراقیش لە خۆی ناگرێت و پەرلەمانیش بە ناقانونی هەر یعنی ڕاگیرا و خراوەتە گۆشەیەک کە کەس ناتوانانی وەسفکە بە تعریفی قانونی هەڵ ناگرێت لە بەرامبەر هەموو ئەوانەی کە باسمان کرد ئۆپۆزیسیۆن نامژانەکەش داهاتوە ئۆپۆزیسیۆن دەتوانین بڵێن بە ڕۆلی پێویستی خۆی هەڵنەستاوە ئەوی گەلەچی بریتێ لە دەوری چاودێریکردن و خۆ بە بەدیل پیشاندان ینی ئەو حیزبانەی کە تا ئێستا بەڕەسمی ڕایان گەیاندووە ناستنە حکوومەت و ئامادەنی بچنە حکوومەت ینی هەڵوێستەکانیان هەلس و کەوت و بڕیار و چی پێ دەگوترێت بەیان نامە و قسەکانیان زیاتر ینی لە فەیسبوک ڕەنجی داوتەوە و بە شێوکی عملی نەبووە تا ینی جگەلەوەی لەم فترەیە حکوومەت چەندین بڕیاری ناقانون دەکردو کە پەیوەندی ڕاستەوخۆی بە ژیانی خەڵکەوە هەبووە بۆ نمونە نرخگرانکردنی نرخی کارەبا مەسەلەی زەری بۆ و ڕسومات و دانانی کۆمپانیا بۆ عقا بۆ وەزارەتی عەدل و ئەوەی کە تاپۆ نازانم بەرزم و ڕزمەیەوە مرور و ینی زۆرە ئەمە دەرکردنی ئیجازە و ینی ئەوانە هەموو ینی حتا کۆمپانیایان داناوە ئێستا بە ناوی ئیگل پۆستەوە بزانم ئەویش لە دەرەوەی قانون کەسێک کە معاملەتی لە دایرە 5,000 دیناری لێوە دەگرن وڵای مەچی معاملەت بۆ تاوا دەگەن کابرا خۆی تەواوی دەکەن لێ بەسپارەکە مەزبوورە بیدادا و کۆمپانیایە یعنی حتا دوێنێ بیستم حکوومەت باسی دەیانەوە بیکەنە مزایدە وڵا حکوومەت داعمی کارەبا دەکا بۆ گەڕێک هەژار نشینەکان کۆمپانیاکە کۆمپانیای چییە ئەو پارەی حکوومەت ژیانی کوردە کورد دەرێت دۆنی گا لەگا دەدەن پارەی خەڵکە دەیدنە کۆمپانیا ینی چ ئینجازێک پێشکەش خەڵکەکەن ئۆپۆزیسیۆن هەڵنەستاوە بە دەوری ئۆپۆزیسیۆن بوونی خۆی کە ئەویش بریتە لەوەی بێت کاڵشن ینی هاوپەیمانێتێک دروست کرێت و بێن خۆ پیشاندان بکەن بێن فعالیات بکەن بێن کاکە لەناو پەرلەمانمان بگرن لەناو ساحەی پەرلەمان کۆبنەوە بەیاننامەی هاو بەشدار بکەن بێبەری بوونی خۆیان ڕابگەن کاکە لە پەرلەمان هەردەکشین لە عملی سیاسی دەکشێنەوە کەی عملی سیاسیە پەرلەمان پەچی کەوت و دامەزراوەکانی دیکەی کە پێویستە بۆ خەڵک بۆ باشترکردنی حکومڕانی هەمووی پەچی کەوتووە ئۆپۆزیسیۆنیش لەملاوە ینی ئەو ڕۆڵەی نییە بەڕاستی ئۆپۆزیسیۆن بە حاڵی ئێستایی ینی بەم بارودۆخی کە تێیدا دەژی بەشێکە لە مەنزومەی ستەمکاری لە کوردستان ئەگەر وابێت یعنی تۆ ئۆپۆزیسیۆنی بۆ ئەوەی ڕخنە بگری بۆ ئەوەی
دەورت هەبی بۆی بەدیل بی تۆ ئۆپۆزیسیۆنی بۆ ئەوەی بێدەنگ بی بۆ ئەوەی ببێ سەبەبی جوانکردنی حکومڕانی. ینی مەسەرەن ئێستا گەر لە ئەوروپا کەسێک بێت لە کوردستان پرسیێ حکوومەت پێک ناتۆ بڵێ ئەرێ ئۆپۆزیسیۆن هەیە بڵێ ئۆپۆزیسیۆنێکمان هەیە ئەو نیەوە کورسیان هەیە 15 بە 2 بە 7 بە 4 بە 4 هەمان کوا دەوریان کە دەورت نییە کەواتە بێت بێسەبەبی ئەوی کە بڵێن کاکە لە کوردستان دەسەڵاتدار هەیە ئۆپۆزیسیۆنیش ینی بەلانسەکەت ڕاست کردووە بە کەمەل 20 وەکو دەوترێت ینی تۆ بەناو هەیت بەڵام ینی بەشێکی لە پرۆسی سیاسی و لە عملی دیموکراسی ئۆپۆزیسیۆن زۆر پێویستە بۆی ڕقابەی حکوومەت بکات چاودێری حکومەت کەچی ئۆپۆزیسیۆنێکی ناچالاکە و بەداخەوە ئۆپۆزیسیۆنیش وەکو دەسەڵاتداران دابش بوون بەسەر ئەجێندای ئیقلیمی ڕەنگە من نتوانین ناوی کەس بێنین بڵێن فلان سەر نزیکە لە فلان دەوڵەت و فلان کەس نزیکە لە فلان دەوڵەت بەڵام مخابن ینی حتا ینی لە وێنە و ئەخبارەکانی چەمانج ڕابردوو بینیمان چێ سەردانی کام وڵات دەکە و لەگەڵ چێکۆ دەبێتەوە بەداخەوە ینی ئیستیفاف ڕیزبەندی و ئەو دابشبوونە لە بینی ئۆپۆزیسیۆنش لە نێو بەسەر وڵاتانی دەردراوسێ دەرکەوت من ئەوەندەم هەیە گەر پرسیار هەبوو لە خزمەتدا